کارکردن لە پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگای کەلار دەربەندی خان دەستی پێکردەوە. پرۆژەکە گرنگە و خەڵکی ناوچەکە ساڵانێکە لە چاوەڕوانی جێبەجێکردنی پرۆژەکەدان و نایەنەبێت چیتر ڕۆح و جەستەیان لەو ڕێگایە لەژێر هەڕەشەی ڕووداوەکانی هاتوچۆدا بێت. پێشتر پرۆژەکە بەشی یەکەمی تەواو کرا و بەشی دووەم و سێمیشی زیاتر لە 6% کارەکانی تەواو کرا، بەڵام نەبوونی بوجە و قەیرانی دارایی کاری لە پرۆژەکە ڕاگرت. ئەم پرۆژەیە بخرێتە خزمەتی هاوڵاتیان و خزمەتێکی دیاری بەرچاوەکە. من لەیرای شواڵێم وەک سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ئەم ڕێگەی ئەگەر تەواو بێت تەنها بۆ گەرمیانیەکان و ناوچەی سلێمانی نیە، بەڵکو بۆ تەواوی هەرێمی کوردستانە، لەبەرەوە توانین بڵێن تەرانزیەتی بەسرە و مەرزی نێودەوڵەتی پەرۆزخان و پشتەیش ئەبەستێتەوە بە یەکەوە خزمەتێکی دیار و بەرچاوەکە. دواکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە سەرپەرشتی قوبات تاڵەبانی بۆ چاکسازی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بڕیاری وەگەڕخستنەوەی ئەم پرۆژەیە درا کە بوجەکەی 137 ملیار دینار. بەڕاستی ئێمەش لەسەر بەڵێنی ئەوان جارێکی کە هاتوونێتەوە دەست بە پرۆژەکە دەکەینەوە بە قوتێکی باش وەکو جەنابتانەی بینن، بەڵام موهیمەوە ئیلتیزامەتەکانی حکوومەتیش بەرامبەر بە ئێمە شایستەدارەیەکانمان بۆ سەرفکەن، چونکە ئەم پرۆژە تا ئێستا نزیکی 15 بۆ 16 ملیۆن دۆلاریشمان تیا کردووە، هیچ شایستەیەکی دارەیمان وەرنەگردووە لە حکوومەت تا ئێستا، و ئێسەش دەستمان پێ کردوێتەوە و چاوەڕێی بەڕێنەکانیانین. خۆناغی یەکەمی دەستپێکردنەوەی کار لە پرۆژەکە دروستکردنی دوو پردی هاوتەریبە لە دەرەدۆین کە وەرزی زستانی ئەم ساڵ بەهۆی باران بارین و لافاو دوو جار پردەکە داڕووخا و ئاستەنگی هاتوچۆی بۆ خەڵک دروست کرد. جێبەجێکردنی پرۆژەی ڕێگای دووسایدی کەلار دەربەندی خان درێژەکەی 40 کیلۆمەتر دەبێت و لە پاڵ دروستکردنی ئاراستەیەکی تر بۆ ڕێگاکە زیاتر لە 10 پردی تر بە درێژایی ڕێگاکە دروست دەکرێت، چونکە کۆی پردەکانی ئاراستەی کۆنی ڕێگاکە هەمویان مەترسی داڕوخانیان لەسرە و بەکەڵکی بەکارهێنان نەماون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.